بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەر دواخستنی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەکەین بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار وا بڕیار بوو ئەمڕۆ کاتژمێر 11 کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت بەڵام بۆی نەگەشتنە ڕێکەوتنی پارتی و یەکێتی و لەسەر داواکاری فەرمی هەردوولایەن کە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقیان کردبوو کۆبوونەوەکە دواخراوە تاکو ئێستا وادەیەکی نوێ بۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دانەنراوە هەروە سەرۆکی پەرلەمانی عێراقیش لە ناو هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمان ڕایگەیاند کە تەنیا 85 پەرلەمان تا چوونە هۆڵی کۆبوونەوە لەبەرەوەی کە نیساب تەواو نەبووە دانیشتنەکە دواخراوە ئێمە قسە لەسەر دواخستنی کۆبوونەوەکە ئاەتەنا پەیوەندی بە پارتی و یەکێتیەوەیە یاخود پەیوەندی بە کاندیدی سەرۆکوەزیرانیشەوەیە بۆ دواخستنی کۆبوونەوەکە ئایا یاساییە و ئایەکەی کۆبوونەوەکە دەکرێت و پارتی و یەکێتی دەگەن بە کاندیدێکی ئاوەژ و پۆستی سەرۆک کۆماریش کە ئێستا شەڕی لەسەر دەکرایە بۆ کورد گرینگە یاخود شەڕەکە زیاتر لەبەر ئیمتیازەتەکانی سەرۆکایەتی کۆمارە ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن پسپۆری یاسایی دەستوری لە ستۆدیو هەروە لە بەغدادیشەوە کاک شوان داودی لەگەڵمان دەبێت کاکتۆر بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین سەرەتا سەرنجی بەڕێز بزانام لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی عێراق وا بڕیار بوو ئەمڕۆ سەرۆک کۆمار هەڵبژێرن بەڵام کۆبوونەوەکە نەکرا بەڕێز وەکو پسپۆڕێکی یاسای دەستوری سەرنجی بوو لەسەری و سە کۆبوونەوەکە دواخرا و وادەیەکی نوێش بڵین دانەنراوە. بەڵێ سپاس بۆ جەناب سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان سپاس. ئەمڕۆ بەیانی وا دواوادەیە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەپێی ئەوەی کە مانجێک تێپەڕ دەبێت بە سەر یەکەم کۆبوونەوەی پەرلەمان مانگ دواوادەیە بەڵام پاسی ڕۆژ دەبێت بە 30 ڕۆژ بەپێی ئەو مۆعیدەی کە پەرلەمان دەیکۆوە بزان 29 مانگ 12 بوو لە ماوەی مانجێکدا دەبێت سەرۆک کۆمار هەڵبژێردرێ. ئەمڕۆ کۆبوونەوە کراوە بۆی سەرۆک کۆمار هەڵبژێرێت ئەنجومەی نوێنەران بەڵام کۆبوونەوەکە نیسابی تەواو نەبووە 85 کەس حازر بووە یعنی ئەغلەبیەی مطلقیش زۆرینەی ڕەهاش حازر نەبووە زیاتر لە نیوەی دەنگەکان لە کاتێکدا پێویستە بەپێی بڕیاری دادگای فیدرالی کە لە ساڵی 2022 بڕیارێکی دەرکرد ئایا پرسیاریان لێکرد داوای تەفسیری مادەی هەفتای دەستوری عێراقیان لێکرد ئایا بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران پێویستە دوو لە سەرسێ ئامادە بێ یا زۆرینەی ڕەهات چکە بەپێی قاعیدە گشتیەکە مادەی 59 دەستوری دەڵێ کۆبوونەوەکانی پەرلەمان بە زۆرینەی ڕەها نیسابی کۆبوونەوەکانی پەرلەمان زۆرینەی ڕەهایە واتە ئەگەر لە نیوەی زیاتر ئامادە بوو کۆبوونەوەکە یاساییە بەڵام محکەمە بەو شێوەیە تەفسیری ئەو کۆبوونە تایبەتەی کرد بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار وتی ئەم کۆبوونەوەیە دەبێت نیسابی ئەم کۆبوونەوەیە دەبێت دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەی نوێنەران ئامادە بن واتە 220 ئەندام دەبێت ئامادە بێ بەڵام بەپێی قاعیدە عامەکە ئەوەی لە مادەی 56 کەسە بۆیە ئەگەر دیقەت دەیمە لە جەلسەی پێشوش یعنی لە سەردەمی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێستا لە ساڵی دکتۆر لەتیف ببین چەند جارێک پەرلەمان دەویست کۆ دەبوویەوە بەڵام نیساب تەواو نەدەبوو لەبەرەوەی 220 کەس ئامادە نەبوون تا لە 2000دا یعنی تەفاهم کرا ڕێکەوتن کرا لە بینی هەموو کیتلەکانە و جاچوونە ژوورەوە و نیسابەکە ئامادە بوو کە ئەم تەفسیری دادگای باڵای عێراقیش بەڕاستی تەفسیرێکی دەستوری نییە ینی زۆر دەستوری نەبوو بۆچوونی ئێمە تۆ زیاتر لەو کاتە هات ئاراوە هاوپەیمانی سێقۆڵی بارزانی و هەڵپەیمانی هەبوو ئەو هاوپەیمانە سێقۆڵی ویسیان تێکی بشێن ناوپەیمانە سێقۆڵەکە بۆ تێشکە نەیتوانی سەرۆک کۆمار نەیتوانی کۆبێتەوە سەرۆک کۆمار هەڵبژێرێت تا سەرۆک کۆماریش حکومەت پێک بێنێت چکۆوان وایاندانا بۆ حکومەت پێک بێن بەم تەفسیری دادگای فیدرالی ئەم هاوپەیمانێتێت تێکشکە ئیتر تا 2000 ناچار بوون ئەوە بووکەوە بزانام سەدر کشایەوە لە هاوپەیمانەکە ناچار بوون لەگەڵ لیستەکانی تریەک پێک تەفاهم بۆ پێشتر ئەو شتە نەبوو چونکە بڵین لە خولی پێشوو کە لە یەکی نۆی بڵین نۆی 2022 بەڵێ کە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە چوو
کە نەیانتوانی ئەوە ئامادە بکەن بڵێن 220 ئەندام بەڵێ. لە خولەکانی پێشووتر ئەو 220 ئەندامە پێویست نەبوو بۆ سەرۆک کۆمار نەخێر لە خولەکانی پێشتر ئەمە نەبوو هەر دەبەرەوەی مادەی 50 و مادەیەکی گشتیە ئەڵێ کۆبوونەوەکانی پەرلەمان هەموو کۆبوونەوەیەک بەڵێ. هەموو کۆبوونەوەیەک بە زۆرینەی ڕەها نیسابی کۆبوونەوەکە تەواو دەبێت واتە 166 کەس ئامادە بێ کۆبوونەوەکە نیسابی قانونی تەواوە ئیتر دوای کۆبوونەوەکە ئەڵێ بڕیارەکانیش بە زۆرینەی ڕەحسادە بە زۆرینە بە ئەغلەبیە دەدرێ ینی پاش ئەوەی کەەوە ئەو ئەغلبی مطلقە حاضر دەبێ پاژەوەی نیسابی حاضر بە زۆرینی ڕائیل لە هەندێک حالت نەبێ لەو حالەتانە مەسەن کە هەڵبژارنی سەر و کۆمارە بە 2 لە سەرسێ بەڵام ئەم 2 لە سەرسەیە کە داوا کراوە بۆ هەڵبژارنی سەر و کۆمار لە جەولەی یەکەم بە پێی مادەی هەفتە جەولەی یەکەم دەبێت 2 لە سەرسێ بێن ئەوانەی کە خۆ ئەگەر کەسێک بێتە سەر و کۆمار لەگەر یەکەم دەبێت 220 دەنگ گەری یەکەم دەبێت 220 دەنگ بێنێ ئەگەر هیچ یەکێک لە کاندیدەکان ئەم دەنگیان ئەم ئاستیان نەهێنا ئەوە دەستنە گەڕی دووەم لە گەڕی دووەم دوو کاندید کە زۆرترین دەنجیان هێناوە منافسەکە لە نێوان ئەوان دەمێنێتەوە کامیان زۆرترین دەنجی هێنا ئەو جارە ئەو دەبێ بە سەر و کۆمار واتە گەڕی دووەم پێویستی بە 2 لە سەرسێنێ مادام گەڕی دووەم پێویستی بە 2 لە سەرسێنێ کەواتە ئەو بڕیارەی دادگای باڵای فیدرالی کە فەرزی کرد دەبێت کۆبوونەوەکە بە نیسابی 2 لە سەرسێبێ بڕیارێکی بەڕاستی دروست نەبوو بە بۆ چینی ئێمە سوپاسکەم دێمەوە خزمەت واخستنەکەی یاسایی بوو یاخود نایاسایی بوو دەچین لای کاک شوان داودی کە لە بەغداوە لەگەڵمانە کە بەڕێزان کاندیدی یەکێکە لە کاندیدەکانی سەر و کۆمار کاک شوان سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا بەڕێز دەمڕۆ لە بەغدا بووی و لە پەرلەمان بووی بۆتانڕون بۆ تەنا بڵێن هۆکاری دواخستنی کۆبوونەوەکە پەیوەندی بوو کارتویکی تی ڕێک نەکەوت بوون یاخود هۆکاری دیکەش هەبوو سڵاو بۆ کاک حەکیم و سڵاو بۆ میوانەکەت و سڵاو بۆ بینەرانی پەیام لە ڕاستیدا لە دوێنێشەوە دیار بوو کە نیسابی کۆبوونەوەکە تەواو نابێت دیگە لە پرسی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی بەڵام یەکێتی و پارتی هەبگەن کاندیدی خۆیان هەیە و کاندیدی ترش هەیە هەموو کاندیدەکان ئامادە بوون لە پەرلەمان ئەگەر ڕێککەوتنش نەبێت لە فەزای وەتەنیە لە پەرلەمانە ئەتوانرێ یەکلا بکرێتەوە یەکێک لەو کاندیدانە هەڵبژێردێت وەکو مامۆستا باسی کرد ئالیەتەکانی وایە لە جەولەی یەکەم دوو کەس زۆرترین دەنگ کە لە جەولەی یەکەمە یعنی ڕۆنە جەولەی دووەمەوە لە جەولەی دووەمەش پێویستی بە 220 دەنگ نییە بە زۆرینەی دەنگی ئامادەبووانە بەڵام لە ڕاستیدا کێشەکە تەنها کێشەی کورد نەبوو ئەوەی هەیە بەشێکی زۆرینەی پێکهاتەی سونە ناڕازین لە دیاریکردنی کاندیدی ئیتای تەنسیقی بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەوە ئەمڕۆ ئەوەیان لە بەیانێکی ڕەسمیشە ئاشکرا کردو ئەڵێن بەشداری حکوومەتی ئایندە ناکەین لەگەڵ ئەوەیان نین بەڕێز مالکی سەرۆکوەزیران بێ ئەمە جگە لەوە لە ناو خودی ئیتاری تەنسیقشدا بەڕێز مالکی بە ئیجماع دەنگی لەسەر نەدراوە بە زۆرینە هاتووە ینی خەڵکێک لەوێش ناڕازیە وە کۆمەڵی ئیشکالی تر هەیە زەختێکی دەرەکیش هەیە زەختێکی ئەمریکی هەیە کە گۆڕانکاری لە هەیئەی ڕیاسی پەرلەمانە بکرێ کاندی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان داواکەن جێگیری سەرۆکی پەرلەمان بگۆڕێ کە بەڕێز عەدنان سەیحانە قبوڵیان نییە ئەڵێ نەبێت بگۆڕێەوە داواکارشن ئەو هێزانە کە وەکو عەسایی بوو کۆمەڵێ هێزن کە بە بەرەی مقاومە ناسراون نابێت لە حکوومەتی ئایندە شابن ئەمە کێشەیەکی دروست کرد و ئاڵۆزەیەک چی لە ناو ماڵی شیعە و چی لە ناو ماڵی سونە ڕێی سەرۆک کۆمار کە هەڵبژێردرێ یەکەم کاری ئەوەیە کە لە ماوەی 15 ڕۆژدا ئەبێت تەکلیفی کاندیدی گەورەترین فراکسیۆن بکات کوتەی گەورە بکات بۆ ئەوەی حکوومەت تێک بهێنێت ئێستا کێشە ڕئیسیەکە لە دیاریکردنی سەرۆکوەزیرانە ئەگەر سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئەبێت سەرۆک کۆمار مباشەرەتەن تەکلیفی سەرۆکوەزیران بکات ئەمە کێشە ڕئیسیەکەیە کە ئەمڕۆ بە ئاشکرا دیار بوو حەزورەکە 85 کەس حاضر بوون ئەم حەزورە 85 کەسە
زۆر کەما یعنی لە دوێنێشەوە گوتارەکان و تەفریح سیاسەکان واضح بوو کە ئەمڕۆ نیساب نابێت نیسابەکەش تەنها کێشەکە کێشەی ماڵی کوردی نییە کێشەی هەموو ماڵەکەنە لە ماڵی سنەشا کێشایە و لە ماڵی شیعەشا کێشایە کێشە لەسەر کێشەی سەرەکی لەسەر خودی کاندیدی سەرۆکوەزیرانەوە من پێم وانە کاندیدی سەرۆکوەزیران بە ئاسانی بگۆڕێ هەر ئەمڕۆ لەسەر مودەی قانونیەکە سەرۆکایەتی پەرلەمان داوای تەفسیری کردووە لە محکەمەی اتحادی جارێکی تر بەوەی ئایا 29 مانگ تەواو ئەبێت لە ڕۆژی ئەوەی کە جێگری دووەم هەڵبژێرراوە و سەرۆکایەتی پەرلەمان تەکلیفی کردووە داوای دەرگای کاری خۆکاندیدکردنی کردوێتەوە بۆ ماوەی 30 ڕۆژ یان لەناو ئەو کە 3 ڕۆژی یەکەمی کە 29 مانگ ئیعلان کرا 30 مانگ لەگەڵ یەکی مانگ و 3 ڕۆژ عوتڵە هەبوو 3 ڕۆژ عوتڵە هەبوو لە سەریەک ئایا ئەو 3 ڕۆژە عوتڵە هەشێ بەکرێ یان ناکرێت لە هەموو حاڵەتێکدا محکەمەی اتحادی بەیانی جواب بداتەوە یان ئەبێ لە ماوەی ئەم 2 ڕۆژەیە تا 29 مانگ جەرسەکە بکرێت یان ئەگەر ئەو 3 ڕۆژەی بە عوتڵە حساب کرد کۆتایی مودەکە بێتە یەکشەمبە ئەوە بەیانی دەرەکەوێت کە قەزا وەڵامی ئەو تەفسیرەی پەرلەمان بداتەوە ئەو 3 ڕۆژە عوتڵەیە لە ناو ماوەی کاندیدکردنی سەرۆکایەتیە حسێب بکرێت یان حسێب ناکرێت باشە کاکوان ینی بە فەرمی دەرگای فدراڵی ینی بەم زوانە وەڵام دەداتەوە ئایا بڵێن 30 ڕۆژە کە چۆن هەژمار دەکرێت پشۆکانی لەگەڵ هەژمار نەکرێ ئەمڕۆ بڵێن پەرلەمانی عێراق سەرۆکاتی پەرلەمانی داوای تەفسیری کردووە لە دادگای فدراڵی پەرلەمان داوای تەفسیری کردووە ئەوش ئەبێت سبەی وەڵام بداتەوە بەڵێ سەبارەت بەوەی کە بۆچی تەنها پارتی ویکێتی داوایان کرد بوو کە کۆبنەوە کە دوا بخرێ ئەگەر مادام ناکۆکیە لە ناو ماڵی شیعە ناکۆکیە لە ناو ماڵی سوننا من پێم وایە ئەو داواکردنە داوایان لێکرا داوا بکەن بۆ ئەوەی تەخریجەیەک بدۆزنەوە بۆ ئەو نەبوونی نیسابە تەخریجەیەکی دەستوری بدۆزنەوە قانونی بدۆزنەوە داوایە کە ئەم داوا ئەڕاتە محکەمە وەڵام بدرێتەوە بۆ ئەوەی چونکە ئەمڕۆ نیساب نابوو ئەمڕۆ ئەو هێزانە بڕیاریاندا بوو نیساب نەبێت پرسەکە پرسی سەرۆکۆمار نەبوو کێشەکە کێشەی پرسی سەرۆکوەزیران بەڵێ وەکو کاندیدە کوردەکان هیچ ڕاوێژێکتان بۆ کاندیدای سەرۆکۆماری ڕاوێژێکتان کردووە یاخود ئێوە بڵێن لە دەرەوەی پارتی ویکێتی خۆتان کاندید کردو داواتان لێکرا بوو بکشێنەوە بڵێن وزام لەو 19 کەسە 13 کوردی تێدا بوو دیارە کاندیدەکان زۆرا و زۆرن بەڵام ئەو کاندیدە سەرەکیانەی کە دیارن جگە لە کاندیدی یەکێتی و پارتی کاندیدی ئۆپۆزیسیۆنەیە بەڕێز دکتۆر موسەنایە چوار پێنج لەو کاندیدانە چواریان ئەندامی پێشووی پەرلەمان بوونە یەکیشیان سەفیر بووە و چوار عەرەبیشی تێدایە کاندیدەکان چوار عەرەبیشی تێدایە زۆریان بەشی زۆریان ئەمڕۆ ئامادە بوون لە پەرلەمانە هەمووی چاوەڕێی جلسەکەیە کرد دیارەتر هەر کەس لای خۆیەوە یعنی دۆخێکی تایبەتی خۆی هەیە لەگەڵ هێزەکانە ئەگە دەرفەتە بێت لەگەڵمان بین و دواتر یەک دوو پرسیاری تریشی لێ دەکەین دینەوە خزمەت ئەگە دەرفەتە بوو کاکشوان سوپاس دەکەین کاکتۆر سەرنجی بەڕێز لە ڕووی یاساییەوە یعنی ئەو کۆبوونەوە کە دواخراوتیان نیساب تەواو نەبووە ئیشکالی یاسایی تێدانێت چکە بەڕێز و 28 مانگ بە پێیەوە بێ ینی 30 ڕۆژ تێپەڕی و بەسەر یەکەم دانیشتنی پەرلەمان دەبووە سەرۆکۆمار هەڵبژێ بەڵێ خۆی دەبێت پێویستە لە ماوەی 30 ڕۆژدا هەڵبژێردرێ بەپێی ئەو ماوەی کە دەستور دیاری کردووە ئەم ماوانە کە لە دەستور دیاری کراوە هەمووی بۆ هەڵبژاردننی ئاڵێ مەسەن ماوەی پەرلەمان لە یەکەم جەلسەیەتی تا دوا جەلسە ئیتر پێش دوا جەلسە دەبێت لە 45 ڕۆژ تۆ پەرلەمانی تازە هەڵبژێری پەرلەمانی تازە کۆب بێتەوە لە ماوەی دیاریکراو سەرۆکۆمار دیاری هەڵبژێرێ ئەم جا سەرۆکۆمار حکومت تشکیل کە ئەم ماوانە نابێ پێشێل بکرێ بەڵام بەڕاستی تێبینی ئەکرێ مەسەن لە هەموو خولەکانی پێکێنانی هەڵبژارنی پەرلەمان و پێکێنانی حکومت و هەڵبژارنی سەرۆکی کۆماری ینی کەم تا زۆر ئەم ماوانە پێشێل کراوە بۆیە بڕیارێکی دادگای فیدرالی هەیە ئەڵێ ئەم ماوانە ماوەی حتمی نییە ئەو مدانە کە دیاری کراوە مودەیەگنێ کە حتمما ئێمە پابند بین پێوەی مودەی ڕێخستنە بۆ ڕێخستنی
ئەو ئیشانەیە بۆ ڕێخستنی هەڵبژارنی سەر کۆمارە بۆ ڕێخستنی پێکەینانی حکوومەتە دەکرێت کەوا سەرپێچی ئەو ماوانە بکرێت. لە 2022 بڕیارێکی دەرکرد محکمەی اتحادیی بە ژمارە 24 لە ساڵی 2020 لەوێدا دەڵێ کە ئەوەکو باسم کرد چەند کۆبوونەوەی کرا نیسابی 220 کەسەکە ئامادە نەبوون بۆیە هەموو جار لە ماوەی 30 ڕۆژەکە زیاتری پێچوو داوایان لە محکمە کرد ئایا ئەمە سەرپێچی نییە ئایا سەر کۆمار لە ماوەی 30 ڕۆژدا کە سەر کۆماری پێش تازە هەڵنەبژێرەوە سەر کۆمار دەمێنێتەوە ئیتر دادگاوتی سەر کۆمار دەمێنێتەوە تا سەر کۆماری تازە هەڵدەبژێدرێ و ئەو ماوانش یعنی کە تەجاوزی 30 ڕۆژەکرێ هەیە ئاساییە لەبەرەوەی ئێمە پێویستمانەوەی دەبێت بەرژەوەندی تەوازن بکەین بێ ناو مەسلحەتی ئەوەی کەوا سەر و کۆمار بمێنێتەوە لە پێناوی ئەوەی کەوا سەر و کۆمار هەڵبژێرین ئەم پێشێرکردنی ئەم ماوانە بۆ هەفتەیەک یا 2 هەفتە کێشە نابێت گرفت نابێت بەڵام دەبێت بە شێوەیەکی معقول بێ ناکرێتەوە مەسەن بۆ مانجێشتری تاخیرکەی و دەربارەی ئەو لەگە ڕێزم بۆ کە پەرلەمانتاران داوایان کردووە مەسەن تەفسیری پەرلەمان تەفسیری ئەو 3 ڕۆژە بکرێ ئایا کە ئۆتڵەیە یعنی ئەمە هەموو شتێک فەلسفە و حکمەتی خۆی هەیە تۆ لە حالەتێکدا مەسەن ئێمە لە مەحاکم مودە هەیە مودەی ئەتراس هەیە مودەی تەمیز هەیە ئەم مودانە لە حالەتێکدا ئەگەر ئۆتڵی بکەوتە ناو لەبەر ئەوەی تەرەفی ئەو کەسێک کە دەوێت ئەتراز بگرێت تەرەفی زەئیفە ئەوە ئیسفادەی لێ دەکاتەوە لەو ئۆتڵانە بەڵام بۆ ئەو حالەتە تۆ ئیتر جەژنی بەسەردادێ ئۆتڵی بەسەردادێ ئەم تۆ 30 ڕۆژ دیاری کراوە بۆ هەڵبژاردنی سەر و کۆمارێنی حکمت چییە کە تۆ لە ماوەی 30 ڕۆژە نەتوانی سەر و کۆمار هەڵبژێری ینی بۆت نییە بڕوای من ینی حەق نییە محکەمە ئەم 3 ڕۆژە بە ئەوە دابنێکەوە بڵێ بە مادەی ئینقیتاع دابنێ بۆ ئەو ماوەی کە دیاری کراوە خزمەت کاکشوان بە پرسیاری تری لێ بکەین کاکشوان سەبارەت بە کۆبوونەوەی داهاتوو هیچیان پێوتن لەبارەی ئێوە کە کاندیدی سەر و کۆمارنی یەکێکن لە کاندیدەکان بڵێن کەی دەکرێ کەی وەرنەوە بۆ پەرلەمان شعر آخر لەمە و پرسیارە کراوە چاوەڕێ و پرسیاریانەیە بەڵام یەکێک لە گرفتەکانەوەیە دەستور کەم تەوقیتاتی زەمەنی داناوە بەدیلی دانناوە ئیجرایەکی دانناوە ئەگەر لە حاڵەتێکە لەو تەوقیتە نەکرا چی بکرێت ئەمە وەک مامۆستا ئاماژەی پێکرد دکتۆر زۆردا پێشێل کراوە لە ساڵی 2010 پێکەنانی حکوومەت نزیکەی 11 مانگی پێڕۆژ 11 مانگی پێچوو لەوەی ئەوایە لە ماوەی 30 ڕۆژدا بکرێت 11 مانگی پێچوو و ئەی مەسەلینی ئێمە وڵاتانە نزیکی مەسەل تەجروبەی ئێمە مەسەل بۆ نمونە نزیکترین شوێنی لوبنان بۆ ماوەی 2 سال سەر و کۆمار و سەرۆکوەزیرانی نەبوو ئەمە ئەوە نزیکترین حاڵەتە لە بەردەمانەوە ئێستا منطقەکە لە پڵانایە گۆڕانکاری زۆر لە منطقەکە هەیە منطقەکە قەلەقا شەڕ و نائارامی تێدایە سووریا ئێران ئەمانە کاریگەری لەسەر عێراق هەیە ڕۆژێ زووتر بکرێت باشترە بەڵام هەندێک هێز هەیە مانەوەی دۆخەکەیان ئەم دۆخەیان زیاتر لە بەرژەوەندیدایە دۆخەکە وەکو خۆی بمێنێت تا بەرچاویان ڕوونەبێت لەو گۆڕانکاریانە چۆنەبێت کاکشوان وەکو کاندیدەکان بڵین ئەگەر کاندیدی هاوبەشی پارتیویکێتیە بێ کاندیدە کوردەکانی ڕاوێژە کراوە بکشێنەوە یاخود ئەگەر حاڵەتێک کاندیدی هاوبەشیشە بێ ئێوە هەر بەردەوام دەبن وەکو کاندیدەکان یاوەکو خۆتان بڵین ئێمە خوازیارین ساعاتێک زووتر یەکێتی و پارتی بگەنە کاندیدێکی هاوبەش کە بگەنە کاندیدێکی هاوبەش کوردەکەڵ ئێمە پیرۆزباییان دێتەی و دەستخۆشییان دێتێ و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و پاڵپشتیانە بین لە پرۆسەکەیە نابینە کێشە و سەرێشە بۆیان بەڵێ وەکو دوا پرسیارم ینی بۆ کاندیدەکان زۆر نەبوون کاندیدە کوردەکان بۆ پرسی سەر و کۆمار وایە سەر و کۆمار گرینگە بۆ کوردیش سەر و کۆمار بەڵێ وەکو کاندیدەکان بڵێن بە هەموو کاندیدە زۆرە چی بووە بۆ سەر و کۆماریش ئایا پۆستی سەر و کۆمار بۆ کورد گرینگە وەکو دوا پرسیار سواس دەکەین گرفتەکە لەوەی ئەمە پشتی کوردە گرفتەکە لە ئەوەی یەکێتی و پارتی ناگەن ڕێککەوتن بگەن ڕێککەوتنەوە لە زۆری کاندید نابێت یعنی زۆری کاندید جۆرێکە لە فشار بۆ سەر و هێزانە بتوانن زووتر ڕێکەوەن یعنی گرفتەکە لەوەی ئەمە دایمە ڕێککەوتنەکانمان هەڵەگرین بۆ لە حەزاتی ئەخیر کە لە حەزاتی ئەخیرش دایمە ڕێککەوتنی لە حەزاتی ئەخیر زۆر سەرکەوتوو نابێت بەڵێ سوپاس دەکەین کاک شوان داودی یەکێک لە کاندیدانی سەر و کۆمار کە لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس کاکتۆر پێم و خزمەت بەڕێزی سەبارەت بۆی کە قسەمانە سەر کرد
یعنی هەر چەندێک دوا بکرێ ئەگەر نیساب تاوا نەبێت لە ڕووی دەستوری و ڕێگە پێدراوە وا دەشت دیاری نەکراوە دەبوو پەرلەمانی عێراق بڵێن وادێک دیاری بکە بڵێ کەی کۆبنەوە کە دەکرێ نەخێر خۆی ماوەی دەستور ماوەی مانجێکی دیاری کردووە بەڵام محکەمەی اتحادی وەکو جیهەتی تایبەتمەند بە تەفسیرکردنی دەستور هاتووە ئەگەر لە ماوەی مانجێ سەر کۆمار هەڵنەبژێرێت کێشە نیە ئەگەر زیاتر بڕوە ماوەکەی تر یعنی بەڵام ئەم ماوەیەش دەبێت ڕێی دەزیێ بژێری تۆ مەسەن لە مانکە نەتوانانی دەبێت لە دوای مانکە لە هەفتەیەکدا ئەم مەسەلەیەک لا بکەوە لە مانکە دوای ئەوە سەر کۆمار هەڵدەبژێرێ لە ماوەی دیاریکرا و نەتوانی حکوومەت پێکبینی نابی ئەوەندە درێژە بکێشێکەوە لە وەکو مەسەن پەرلەمانی کوردستان ئێستا مەسەن کە ساڵێکە تا ئێستا کۆنە بۆ تۆ حکوومەت پێک نهاتەوە یاخود وەکو لە 2010 5-6 مانگ هەر سەرۆکی سن ینی ئەو یەکەم کۆبنەوەی پەرلەمان بەکراوەی هێشترایەوە سەرۆکی تەمەن بەکراوەی هێشترایەوە تاوەکو دادگا بڕیاری داوتی دەبێ ئەم کۆبنەوەی کۆتایی پێبێت بە دوو بڕیاری دەرکە بڕیاری ژمارە 55 و 56 لە ساڵی 2010 بۆیە ئەم ماوەیە پێویستە ئەم ماوانەی کە لە دەستور هەیە بەڕاستی ڕێزیان لێ بگیرێ ئیلا لە حالەتێک کە وڵات ڕوبەڕووی پشێویەک بێتەوە تۆ ناچاری کە ئەم ماوانە ڕێز لێ نەگری بەڵام لە حالەتی ئاسایی مەسەن بۆت ئێمە ومە یەک مانگە بەچی دەیخەنە ڕۆژی پێش کۆتایی هۆکارەکەی ینی بەڕاستی مانگ یەکەم کۆبنەوەی پەرلەمان هاتن 27 یەک بڵین کۆبنەوەی یەکەم خۆی بەڕاستی ئێمە ینی ئەوەندە ئەم وڵاتە ڕاستە بە دەستورەکە دەستورێکی وەکو نەسەکە بۆ وڵاتێکی دیموکراتی دانراوە دەستورێکی دیموکراتیە بەڵام لە سەر ئەرزی واقع بنەما دیموکراسیەکان جێبەجێ ناکرێ وەکو پێویست بۆ نمونە لەبەرەوەی ئێمە هاتووین پۆستەکانمان دابش کردو لە نێوان پێکاتەکان سەرۆکی وەزیران بۆ شیعە سەرۆکی پەرلەمان بۆ سوننە سەرۆکی کۆمار بۆ کورد لە کوردیشدا مەسەن تا ئێستا چەند جارە پشتی یەکێتی بووە بۆیە هەموو جار ئەم سراعە دروست دەبێتەوە دروستبوونی ئەم سراعەوا دەکا ئێستا ئەم سراعە هەر تەنیا هۆکار کوردیش نییە مەسەن کە ئەو ڕۆکۆبوونەوەکە دواکەوتوێ خۆمان زانین منتیقەکە لە سەربورکانێکدا دەژی ئێستا لە حالی حازردا بارودۆخەکە تەواو نییە ئەمجا ئەمریکاش لەولاوە فشاری ڕاستەوە خۆ دەکاکەوە سەرۆکوەزیرانێک بێکەوە لە ئێرانەوە نزیک نەبێ بۆ نمونە بۆ ڕازی نییە ینی باشکرا ئەڵێ مالیقیکەوە سەرۆک وەزیرانی عێراق بێ و هەندێک لیستیش مەسەن لەوانە لیستی تەقەدوم ینی بە ئاشکرا ئەمڕۆ دەڵێ ئەمڕۆ هەڵوێستی دەبڕی و دەڵێمە بەشداری حکوومەتێک ناکەین نەگەر کەسێکی لەو بابەتە سەرۆکایەتی بکە بۆیە ینی دۆخە سیاسەکە بۆ شێوەیەکەکەوە بەڕاستی مانجەکە تاخیریان کردووە هەموو جارێخۆ هەموو جارەکانی پێشتر لە 2022 هەر خراە ئاخر ڕۆژەوە هەڵبژارنی سەر کۆمار ئێستاش خراوەتە ئاخر ڕۆژە و دەکەوێتە دوای ماوەی 30 ڕۆژەکەش ینی بەڕاستی ئەمە هەموو پێشێکاری دەستورە ڕاستە دادگا مرونەتی داوە ئەڵێ ئەم ماوانە ماوەی ڕێخستنە ماوەی ڕێخستنە تەنزیمیە نەک ماوەی حتمی ئللا دەبێت لەم ماوەیە جێبەجێ بکرێ ئیشەکە هەروەها لە 2022 ئەو بڕیارەی داوتی سەر کۆمار هەڵبژارنی سەر کۆمار با بێتە دوای 30 ڕۆژەکەش بەڵام زۆر کاتێژی ئەوەندە زۆر نەباکەوە نامەعقول بێ لەبەرەوە ئێمە پێویستمان بۆیە بە زووترین کات سەر کۆمار هەڵبژێرین سەر کۆمار هەڵنەبژێری ناتوانێت حکوومەت پێکبینی حکوومەت پێویستمان بۆیە حکوومەت ئەم حکوومەتە حکوومەتی تەسریفی ئامالە ئێستا بەیانی بۆی نییە مەسەن ئەگەر وڵات و بری ڕوبەڕووی هینێک بێتەوە ینی بە ئاسانی بڕیار دەرکە هەرچەندە ئێمە بەو حالەتی تەواڕی ئەوانە بەڕاستی دەستوری عراقی بە شێوەیەک ڕێکی خستووەکە سەرۆکی حکوومەت دەسەڵاتی نییە یەکسەر بڕیار دەرکە ڕوبەڕووی دۆخ کە بێتەوە دەبێت دیسان موافقەی پەرلەمان وەگرێ بە دوو لە سەرسێ ئەمە زەحمەتە لە 2014 کاتێک لە ئەوەی وەزعی داعش پەیدا بۆ ئەوانە ویستیان بڕیار دەرکەن وڵات بخەنە حالەتی تەواڕیەوە بەڵام پەرلەمان دەنجی لەسەر نەدا بۆیە حالەتی تەواڕی ئەلان نەکرا باش بەس وەکو سەر کۆمار بۆ کورد پۆستەکە گرینگە و ئێستا بڵین پارتیویکێتی شەریان لەسەری یەخود لەو ماوەیەش کە دانراوە ئایا پارتیویکێتیش دەگەن بەڕێکەوتن کاندیدێکی هاوبەش وڵی ئەوەی ئەوان گەیشتن بەڕێککەوتن لە نێوان پارتیوێچێتی ئەوە هەر خۆیان ئەگەر بیزانن بەڕاستی ئێمە ناتوانین ئەمە تەفسیری ئەوە بکەین بەڵام وەکو تا ئێستا پشی یەکێتی بووە احتیمالیشە لەسەر ئەوە ڕێککەونکەوە هەر کاندیدی یەکێتی مەسەن بچێتە مەیدانەکە ئیتر ئەگەر دۆخەش بگەێنە ئەو حالەتێکەوە
یعنی بربەرەکانی یەک بکەن لەوانەیە ئەوان کاندیدی خۆیان نەکشێنەوە و بەردەوام بن ئەمە حالەتێک هەیە بەڵام بەڕاستی سەرۆکی کۆمار بۆ کورد یعنی ئەو گرنگی نییە لەبەرەوەی گرنگی نییە بە کەسایەتەکانە بەس کەوتڵن دەسەڵاتی زۆرە خۆ پسپۆری یاسای دەستوری ئەو دەسەڵاتانەی هەیە دەسەڵاتی تەشریفاتیە زیاتر هەندێک ئەڵێن دەسەڵاتی هەیە دەسەڵاتی تەشریفاتی هەیە دەسەڵاتە کرداریەکە هەمووی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە هەمووی لای سەرۆکی بۆچی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چونکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی نوێنەران لێ پرسیینەوەی لەگەڵ دەکات پرسیاری لێ دەکات بانجی دەکات محاسبەی دەکات بۆی هەیە بەڵام سەرۆک کۆمار ئیلا لە سێ حالەتدا دەتوانین ئەگەر هاتوو خیانەتشی گەورەی کردەگەرات و سوێندی بە خلافی سوێندە دەستوریەکەی هەڵسوکەوتی کرد لەم حالەتانە ئێمە دەتوانین لێ پرسیینەوەی لەگەڵ لەبەرەوەی هیچ ئیشەشی لەبەر دەست نییە تەنیا مەسەن دەڵێ قانون ئەفووی خاص دەردەکات ئەفووی تایبەتمەند بۆ ئەویش کۆمەڵێک جەریمەی لێ هاویشتراوەتە دەرەوە کە ناتوانێت بۆوانە ئەفوو خاص دەرکات هەروەها مافی پێشکەشین پرۆژە یاساشی نییە و گرنگ نییە ئێوە مەسەلەی پاراستنی دەستور مافی پێشکەش پەرلەمانتارەکانیش مافی پێشکەشکردنی پرۆژە یاسایانەیە پەرلەمانتارەکانیش وەزیرەکانیش پێشکەش ئەو مافیانەیە مافی پێشکەشکردنی پرۆژە یاسایانێ ئەو مافیە شتێک نییە ئەوەندە گرنگی بێ حتا مافی ئەوەی ینی مەسلەی دەرکردنی یاساکان کاتێک پەرلەمان ڕەزامەندی لەسەر یاساکاندا دەبێت یاساکان لای سەر کۆمار دەربکرێت لە ماوەی 15 ڕۆژدا یاسا یا ڕێکەوتنامەیە کە دەبەسترێ دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای لەسەر بکە یعنی ئەگەر 15 ڕۆژەکە ڕۆی ئیمزای لەسەر نەکرد ئەم قانونە دەبێت بە قانون بەس توانای ڕەتکردنەوەی نیەتی لە ڕووی دەستوریەوە لە ڕووی دەستوریەوە نیەتی بەڵام یەک دوو حالە دەبووە کە وازم سەردەمی دکتۆر فواد معسووم لە مەسەلەی میزانیە قانونی میزانی گەڕاندەوە پەرلەمان قانونی میزانی گەڕاندەوە پەرلەمان بەڵام حتا دادگای فیدرالیش لەگەڵ ئەوە نییە مەسەنکە ینی تەوەجوهێکی زۆر هەیە کەوا سەرۆک کۆمار ئەو دەسەڵاتەی نییە لەبەرەوەی دەستور نەیوتوە ئەڵێ لە ماوەی 15 ڕۆژدا ئەگەر ئیمزای نەکرد دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای بکە باسی ئەوەی نەکردووە ئەگەر ئیمزای نەکرد هەڵوێستی دەبێت ئیتر ئەمە والێک دەدرێتەوە کە مافی ئەوەی نییە یاساکان ڕەت بکاتەوە بەڵام بە بۆ سوودی ئێمە سەرۆک کۆمار مادام مافی دەرکردنی یاساکەیە بۆشی هەیە یاساکە بگەڕێنێتەوە پەرلەمان حتا ئەگەر دەستوریش نەیوتوێ حتا ئەگەر دەستوریش نەیوتوێ بەڵام مەسەن ئەگە بەراورد بکەین بە لێوان دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار لەگەڵ دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جیاوازی زۆر هەیە بۆ نمونە ئەم فەرماندەی هێزی سوپایە فەرماندەی هێزە قائیدی عامی قواتی مسلحەیە بەڵام ئەو سەرۆک وەزیران بەڵام ئەم قائیدی قواتی مسلحەیە بۆ ینی سەرۆکی سوپا وەکو سەرۆکی سوپا دەور دەبینێ بۆ مەسائلی تەشریفاتی و احتیفالات ینی سڵتەی فعلی لەدەست سەرۆکی کۆمار نییە لەدەست سەرۆکی کۆمار نییە جا من جگە لەوەش ئەگەر سەرۆک کۆمار دەسەڵاتیشی هەبێ ینی دەسەڵاتیشی هەبێ لەوە زیاتر لەبەر ئەوەی وەکو سەرۆک کۆماری هەموو وڵاتەکەیە ناتوانێت تایبەن مەشت بۆ کورد بکە چکە ڕوبەڕووی ڕەخ نەدەبێتەوە لەلایەکانی تر بەڵام ئێمە وەکو کورد چەندجاری تریش باسم کردووە ئەگەر بێت و مەبدەئی مشارەکە پرینسیپی بەشداریکردن لە دەوڵەتی فیدرالی عێراق بەرجەستە نەکەین ئێمە ناتوانین سوودمەند بین لەو دەوڵەتە ناتوانین ڕێگری بکەین لەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی نوێنەران دەردەچێت لە دەسەڵاتی یاسادانانی عێراق دەردەچێت ئەگەر لە بەرژەوەندی ئێمە نەبێت ناتوانین ڕێگری بکەین لەو بڕیارانەی کە لە دادگای فیدرالیەوە دەردەچێت کە لە بەرژەوەندی ئێمەوە نەبێ بۆیە گرنگە کورد ئەوەندە کە پێداگری لەسەر ئەو پۆستانە دەکات بەڕاستی پێداگری لەسەر ئەوە بکات چۆن لە دەوڵەتێک لەو دەوڵەتە فیدرالیە چۆن دەبێت بە بەشداری ئەم پرەنسیپی بەشداریکردن بەرجەستە دەگات تا ئەمە نەکرێ بەڕاستی ئێمە وەکو ئەمە چەندەمە و خولی شەشەم دێ چەندەمین خولە ئێمە هەر لە ناو بازنەیەکی بەتاڵ دەخولێنەوە نەمانتوانیوە هیچ بکەین بەهۆی ئەوەی کەوا هەرچەندە کۆمەڵە پۆستمان هەیە جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆک کۆمار کۆمەڵێک وەزیر پەرلەمانتارمانەیە بەڵام نەتوانراوە هیچ بکرێ بۆ کورد بۆ نمونە هەر مەسەلەی کێشەی موچەی فەرمانبەران کە لە 2014 هەیە ڕۆڵێکی یانی ویستیان ناتوانێت کێشەی موچ چارەسەر بکە یانی پەیوەندێکی بە سەرۆک کۆمارەوە نیە خودتوانێت ڕۆڵێک ببینێ ئەگەر کەسایەتێکە بەهێز بێ یاخود بە پرسی ناوچێت جێناکوکان مەسەلەی زەویزار و ئەوانە سەرۆک کۆماری دەکرێت سەرۆک کۆمار ئەگەر ینی ئەمانە بورژێنێ ئەم مەسەلانە بورژێنێ
لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێ ئەندامە کوردەکانەوە لە پەرلەمانیا خۆی وەکو سەرۆک کۆمار بیوروژێنێ باشە بەڵام تا ئێستا لەگەڕ ینی ڕێزم سەرۆک کۆمارەکان ئەم شانیان نەکردووە ینی سەردەمی بەڕێز مامجەلان هەندێک هەوڵیدا کە ئەو بڕیارانەی کە دەرچووە دژی کورد وەخت سەردەمی پێشی لە 1960 تا 2003 بەتایبەتی مەسەن بۆ ناوچە جێناکان و کەرکووک و ئەو قەزانەی کە لە کەرکووک کراونەتەوە خراونەتە سەر شارەکانی تر محافەزەکانی تر ئیشێکی وا بکرێ بەڵام ئەوەش دەرەنجامی نەبوو ئەنجامی نەبوو لە بەرەوەی متابعی نەبوو بۆیە ئێمە پێویستە بەڕاستی یعنی ئیش لەسەر ئەم شتانە بکەین زیاتر لەوەی کەوا خۆمان بەو پۆستانەوە مەشغوڵ بکەین بەتایبەتی ئێستا کە مەسەن وابزان و 1990 کەس خۆی کاندید کرد بوو سەرەتا ئێستا 90 کەس ماوەتەوە 90 کەس دە و 90 کەسەش ئێمە دەزانین ئێمە دەزانین مەسەن لە ناو پەرلەمانی عێراق هەڵبژاردن دەکرێت ئەوە نیە مەسەن وەکو سەرۆکی ئەمریکا لە هافسەر ئازیا سەرۆکی فەرەنسا لەسەر ئاستی وڵاتەکە بکرێت لە ناو پەرلەمانیش لیستەکان ئیتیفاقی لیستەکان دەور دەبینی بۆیە لەوانەیە زۆر کەس لەو 90 کەسە شانسی ئەوەی نەبێتەوە بەڕاستی دەنجێکی پێویستیش بێنێ دەنجێکی وا بێنێکەوە دڵی پێخۆش بێ ئەی وەکارەکەی چێمە دەمە هەموو کاندیدە حەز دەکەن ینی خەڵک حەزەکە خۆی ینی پرسی بەختی خۆی تاقیکاتەوە پرسێ ئازادی هەیە پرۆسەیەکی دیموکراتیە بەشداری دەکا و خۆی مەرجەکانی تێدایە بەڵام ئێمەش حەزمان دەکرد بەڕاستی ئەمە سپۆستانە ینی لەسەر توێژێک یا لەسەر فئەیەک لەسەر تائیفەیەک دیاری نەکرێت تاپۆ نەکرێت بۆی هەموو کەس نەسەرێکێتی و نەسەر پارتی نە لە سەرێکێتی نە لەسەر پارتی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان نە لەسەر سونە نەبێ سەرۆکی وەزیران لە سەرشی ئەنەبێ ینی بە پێی لیستەکان بێ مەرز نییە ینی باکە کەسێک بێکە مەسەن بۆ نمونە شیعەکان ئەگەر زۆری نەشن لە ناو پەرلەمان با کەسێکانی دکەن کەسێکی تر بێ غەیری خۆیان بێت زۆر ئاساییە بەڵام کەسێک بکەوە خزمەت بە وڵاتە بکە کەسێکی تەکنۆقرات بێ خزمەت بە وڵاتەکە بکەمە پێویستمان بە خەڵکی ئەوەیەکەوە بەڕاستی وەکو هاوڵاتی تەعامولکان نەگوکو لەسەر ئەساسی فئەیەک ببێ بە پۆست وەربگرێت باش وەسکە تو لەسەر پرسی سەرۆک کۆمار بەستراوەوە پێکردنی حکوومەتی هەرێمیش دەکرێت ببێتە چارەسەرێک ئەگەر لەسەر سەرۆک کۆمار پارتیویکیتی ڕێکەون ئێمە لێرەش حکوومەتە کاربڕێکەرە نەمێنێ کە زۆر ماوەی بەسەر چووە پەرلەمان ساڵک و سێ مانگە کاران نەکراوە خۆی ئەمە ئێستا لەوانەیە پارتی وێژێتی لە ئۆتوێژ دابن لە بینی خۆیان ئەم مەسەلە پۆستی سەرۆک کۆمار چۆن یەکلا بکەنەوە ئایا بۆ یەکێتی بێ یا بۆ پارتی بمونە ئەمڕۆ پارتی ئەڵێ کاندیدەکەی پارتی ئەڵێ مامادەین هەموو پۆستەکانی تر تەنازولی لێ بکەین بۆ یەکێتی بەڵام پۆستی سەرۆک کۆمار وەرگین ئایا یەکێتی بەمەڕاستی دەبێت ئەمە مخۆی بینی خۆیانە بەڵام حتمما ئەمە کاریگەریشی دەبێت لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی ئێمە هەتا قسە لە ناوەندە عێراقیەکانی قسەمان لەسەر دەکرێت کە پاشی ساڵێک و چەند مانگ نەمانتوانیوە تا ئێستا حکوومەت پێک بێنین یعنی لە کاتێکدا ئێمە لە بارودۆخێکی ئاسیاییدا بووین تا ئێستا هیچ ڕێگرێک نەبوو لەوەی حکوومەت پێک بینین دەکرێت خۆمەرز نییە بە کێشەی ئێمە ئەوەیە کێشەی ئێمە لە کوردستان و لە عێراقیش کاتێک کە حکوومەت پێک دێنین هەموو دەمەوێت بەشداری کێکەکە بێ یعنی نەهاتوین کەوا مەسەن چەند حیزبێک لە دەسەڵات بن چەند حیزبێکی لە دەرەوەی دەسەڵات بن بە معارەزە ئەو معارەزە حەقیقیان نییە بۆ نمونە گەری لە جاری پێشوو سێ لیست ویستیان حکوومەت پێک بینن نەیانێشت وایان ویستیان ئەوانی تریش ویستیان بەشدار بن هەمووی بەشدار بوونەوە بووکە هاوپەیمانەکەیان لێ تێکدان ئەوەی کە سەدر و پارتی و حەلبیسی باشە لیان تێکدان لە کاتێکدا بەڕاستی ئەوە ینی ئالیەتێکی تەندروستە ئالیەتی دیموکراتیەکەوە چەند حیزبێک یا حیزبێک لە حکوم بێ ئەوانی تر لە معارەزە بێت بۆ کوردستان ئیسەی چارەسەرێکی بۆ پەرلەمانی کوردستان ئەگەر بڵین پارتیوکێتی لەگەڵ لەسەر سەرۆک کۆماریش نەگەشتن بەڕێکەوتن بە دووکانی دڕۆشن جاگەری کێتی دەرچیان پارتی ئەو کاتە وەکو دەرچەیەکێ بۆ پەرلەمانی کوردستانیش کە ڕێک نەکەون یاخود هەر دەکرێت ئاوا بمێنێتەوە ساڵێک و سێ مانگە وڵی چارەسەر لە دەست خۆیانە بەڕاستی ینی ئەوان لە ڕووی یاسایی لە ڕووی یاساییەوە ئەگەر یاسات دەوێت ئەگەر ینی بنەماکانی دیموکراتیت دەوێت پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان پرۆسەیەکە
لە دیموکراتیەوە سەرچاوی گرتووە تۆ نوێنەر هەڵدەبژێری بۆ ماوەی 4 ساڵ ماوەکە دیاری کراوە بۆ ئەو ماوەیە ئەگەر ساڵێک و 3 مانگ ساڵ و نیوێک بڕوا قیمەتی ئەو پەرلەمانە چی ئەمێنە کەی خزمەت دەکا کەی دێ وەنیا دەبێتکەواتە ئەم پەرلەمانەی کە هەڵبژێردراوە نەیتوانیوە لە ماوەی ساڵێکە ئەرکەکانی خۆی بەجێبێنێ ئەم پەرلەمانە ئەسڵەن قابلی ئەوەیە دەبێت هەڵبوەشێتەوە ولا لە زۆربەی وڵات ڕاستن دەقێک نییە لە ناو قانونی پەرلەمانی کوردستانیە لە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ ئەوە بەتەحدید بەڵام ئێمە لەسەر پرەنسیپی دیموکراتیە لەسەر مەبدەئی دیموکراتیت وانە قانونەکە دەڵێ لەسەر ئەساسی دیموکراتیت ئێمە بۆچی هەڵەبژێرم کە لە ماوەی ساڵێکدا ئەگەر نەتوانێت حکومت پێک بێنێ ینی بۆ نمونە لە ئەزمموی وڵاتان تورکیا فەڕەنسا چەند جاری تر مەسەن کە لە ماوەیەش دیاری کراو نەیتوانیوە پەرلەمانەکە هەڵبژێردراوە حکومت پێک بێنێ یا متمانە بە حکومەتەکە بدا ئەم پەرلەمانە هەڵەوەشێتەوە لەبەرەوەی نەیتوانیوە دەوری خۆی بینی بەڵام ئەوەی ئێمە یعنی لە ژوورە تاریکانەوە بڕیار دەدرێ کەی دانیشێ کەی حکومت پێک بێنێ بەداخەوە ئەمە بەڵام ئێمە لە وڵاتێک نین قانون سەروەر بێ کە یاسا سەروەر بێ ئەوە دەبینی ینی مەسن تۆ هەموو جارێک لە عێراقیا لێرە ئێمە تووشیە وەزمە دەبینەوە لەبەرەوەی قانون سەروەر نییە ئەوەی بڕیار دەدا لیستەکانە هێزەکانە کە لە پشپەردەوەن لە سەروی یاساون بۆیە ئێمە هیچ جارێک بە شێوازێکی ئاسایی بە شێوازێکی یاسایی نهاتوین حکومەتەکان پێک بینین چ لێرە ینی ڕێ و ڕسمەکان جێبەجێ بکەین چ هەڵبژارنی سەرۆکی هەرێمە چ هەڵبژارنی پەرلەمان حکومەت دیاریکردنی حکومەتە بە هەمان شێوەش لە عێراق بە هەمان شێوەش لە عێراقم 2022 ئەگەر نەچینە حالە خولەکانی پێشتر 2022 هەردوێنێ بوو خۆی بینیمان چەند مشکلیان دروست کرد تاوەکو پەرلەمان توانێت کۆ بێتەوە کۆبۆ مانگی لە حکومت پێکات بەڵێ تا بتوانێت تا سەر کۆماری هەڵبژار چەند کۆبوونەوە کرانی ساپ نیساب تەواو نەدەبوو تا سەر کۆماری هەڵبژار سەبارەت بە سەرۆک وەزیران ئێستا گەر کێشەی بۆ دروست نەبێ مالیکی بڵێن شعەکان کاندیاکو لە ناو خۆش دەگریان لێ بەزەگەر لەگەڵ هەرێم دەتوانم گەنە ڕێکەوت چکێسە پارتی و پێشوازی لێ دەکا یەکێتی پێشوازی دەکا بتوانرێ کێشەی موچە یاسای نەوت و غاز ئەو پرسانە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە وەڵڵاهی ئیتر مانەوەی ئەو ینی وەکو ئایا تا چەند فشارەکان لەسەری بەقووەت دەبێ وانە تا چەند لیستەکان بۆ نمونە مەسەن دوێنێ هۆی لە خەواڵەکان بیستم مەسەن تۆمبارا قسەی لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی کردووە لەسەر ئەم مۆزوع لەسەر ئەم مۆزوعش قسەی لەسەر کردووە ینی ئەیانەوەی لەوانەیە لەگەڵ خەڵکی تریش قسەیان کردبێت لیستەکانی تریش قسەیان کردبێت تا چەند ئەمە لە ژێر فشاری ئەمریکا سەر دەگرێت لەوانەیە لە دەسەڵاتی کورد نەبێت لە دەسەڵاتی لیستەکانی تر نەبێت تا چەند ئیتاری تەنسیقی مل دەدا بۆ ئەوە یاخۆن ئینکار سوور دەبێت لەسەرەوەی مالیکی بێ ئەمە بەڕاستی بارودۆخە سیاسەکە یەکلای دەکاتەوە پێز مۆسم لەگەڵ هەرێم ئێستا ئەو دەسەڵاتدارانی هەرێمە پێشوازیان لێ کردووە لە کاندیدکردنەوەی نووری مالکی یەکێتی پارتیە دەتوانێت کێشەکان لەگەڵ چارەسەر بکەن بەڕای من بۆ موچە بێ ئەو یاساینەوە و غاز دەرنەچووە ئەو کۆمەڵە یاسای دیکە بەڕای ناوچە جێ ناکۆن و زەوی داگیرکراوەکان کێشەکان ئەگەر خۆمان بمانەوێ لەگەڵ لەگەڵ ئەوانی تریش چارەسەر دەکرێت ئەگەر خۆمان بمانەوێت ئەگەر خۆمان بەڵێ بە لەوانەیە خۆمان کەم تەرخەمبوو بین لەوەی کەوا کێشەکان چارەسەر نەکرێت خۆمان کەم تەرخەمبوو بین لەوەی کە کێشەکان چار نەکرێت چکە ئێمە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرالین بە پێی بنەما فیدرالیەکان ئێمە دەبێت قسە لەگەڵ بەغدا بکەین بۆ نمونە مەسەلەی ناوسەرجێ ناکۆکان تا ئێستا ئێمە پێداگیریمان لەسەرەوە نەکردوکەوە بین مادەی 140 جێبەجێ بکەین هەرچەند محکەمەی اتحادیش بڕیارێکی دەرکرد ئەڵێ ئەم مادەیە کۆتایی پێ نەهاتوە وەختێک عەرەبەکان دەیانوت کۆتایی پێ هاتووە ئەڵە کۆتایی پێ نهاتوە باش ئێمە نەهاتووین کەمپینی ئیشێک بکەین لەسەر ئەوە لیژنەی خەڵکانێکی پسپۆر بێنین زەخر لە حکوومەتی عێراقی بکەین کەوا لیژنەیەک پێکات چەندین لیژنە لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عراقیش پێکاتەوە بەڵام تا ئێستا جێبەجێکردنی ئەو مادەیە سێ قۆناغا هەر لە قۆناغی یەکەم براوە حاکرێت هەر لە قۆناغی یەکەم ئەخولینەوە قۆناغی یەکەمان تێڕە نەپەڕاندوە بەڵێ نەگەیشتێت یەکەمیشمان تێ نەپەڕاندوە نەگەیشتە قۆناغ و دووەم و سێم بۆیە ئەو بەلایەوە گرنگنی ئەم مادەیە جێبەجێ بکریان دەبێت من بەلامەوە گرنگ بێ ئەم مادەیە جێبەجێ بکرێت کێشەی موچەیە کێشەی موچە لەوانەیە کەم تەرخێکەمە لە خۆمان بێ
لەوانەیە کەم تەرخیمەکە لە خۆمان بێت چکە تۆ دەبێت خەڵکێکدانەی بێ لەسەر ئەم مۆزوع قسە لەگەڵ عێراق بکە بەڕاستی کە شارەزای مەیدانەکە بێ شارەزای بواری دارایی بێ دوایی خەڵک بۆ بازی ئەو وەسع بدە ئەگەر کێشەیەک لە نێوان حکوومەتی هەرێم هەیە لەگەڵ بەغدا خەڵک بۆ بازی بدە ئەگەر بەغدا ناتوانێت ئیمنایدا ئەگەر بەغداش خەتابار بێ نابێ خەڵک بازەکەی بدات تۆ حکوومەتی لە هەرێمی کوردستان داهاتت تێ لەسەر هەموو شتێ پارە وەردەگری زەڕی بە وەردەگری سومات وەردەگری بۆچی موچەی خەڵک دوا دەخەی بۆچی هەموو ساڵێک دوو موچە و سێ موچە و موچەیەک لە خەڵک دەبڕی ئەمە بەڕاستی کەم تەرخیمەکان هەمووی لە حکوومەتی هەرێمە یەکەم دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان ئێمە مقەسرین مەسەلەی موچە ئێمە مقەسرین هەر مەسەلەیەشتر بێ ئێمە مقەسرین چونکە ئێمە لەناو دەوڵەتێکی فیدرالین دەبێت ئێمە وەکو کورد ئەم فیدرالێتە ئەگەر لە بەرژەوەندیمانە وا بکەین بنەماکانی بچەسبێنین لە عێراق بەڵام ئیشمان بۆ ئەوە نەکردووە بنەماکانی بچەسبێنین بەڵکو هەموو جار لە پێک دوای هەڵبژاردننی پەرلەمان ئەنجومەی نوێنەران پێکهاتنی هەڵبژاردننی سەر کۆمار و حکوومەتی عێراقی کێشەمان دەبێت لەسەر پۆستەکان پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان پۆستی سەرۆک کۆمار پۆستی سەرۆکی وەزیران و وەزیرەکان لەسەر ئەوانە کێشەمان دەبێت ئەوانە هیچ بۆ کورد ناکا بەڕاستی سوپاس دەکەین بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن دەستوری ماندووماکەی سوپاسیان بۆ دەبوون دەگەین سوپاس بە ببینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتەمەگە